چاکە و فەزڵی یەکتری لەبیر مەکەن. لەناو چی ئاەتێکە خوای تەعالا ئەمە ئەفەرمێ لەو بارەیەوە کە کەسێک کچێکی مارە کردووە، پێش گواستنەوەی ئەم کچ و کوڕە بە یەک نایان کرێ، دیارە زیاتر بە پێی ئاەتەکە و سیاقی ئاەتەکە خەتا لە کوڕەکەیایە، یعنی کوڕەکە لەگەڵ کچەکە نایکرێ. جا خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر کچانێکتان مارە کرد، ئافرەتانێکتان مارە کرد و نەتان گواست بووەوە و مارەیەکتان بۆی دیاری کردبوو، ئەگەر تەلاقتان دا و لە یەک جابوونەوە ئەوە نیوەی ئەو مارەیەی ئەکەوێ ئەو کچە، ئەو ئافرەتە نیوەی مارەیەکەی ئەکەوێ. فنصف ما فرضتم، طبعا مقدمة مؤخرة، هردو هینەکە خۆی لە ئیسلامە هەر مارەیەک مارەیە، بەس ئێستا عرفەن ئێستا کراوەتە پێشەکی و پاشەکی، کێشەیەک نابێ ئەوە، بەڵام ئەبێ نیوەی مارەیەکەی بدە، ئەگەر نایگواست بێتەوە تەلاقی بدە. بۆچی؟ دیارە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە تۆ سومعەتی ئەم ئافرەتە چکاندووە، ئەگەر 100 کەس بڵێ خەتای کوڕەکەیە، 1000 کەس ئەڵێ خەتای کچەکەیە، عیبێکی هەیە دیارە. ئیتر بەهۆی ئەوە تۆ زەرەرێکت لێی داوە، نیوەی مارەیەکەی ئەبێ بدەی، مانە تش گواست بێتەوە، ئیلا لە حاڵەتێکە خوای تەعالا فەرمێ کە ئەو ئافرەتە خۆی لێت خۆش بێ، بڵێ گردن تازا بێ و نامەوێ، یان کە سوکارەکەی لێت ببورن، باوکی لێت ببورێ. جا خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر لە کابرا ببورن ئەوە نزیکترە لە تەقواوە، ئەوە نزیکترە چونکە نەیگواستوتەوە، ئەگەر لێی خۆش ببی ئەوە نزیکترە لە تەقواوە. ئەگەر چی حەڵاڵە و دروستە نیوەی مارەیەکەشی لێ وەربگری، بەڵام ئەگەر عەفوی بکەی باشترە. جا لەناو ئەم ئاەتەیە خوای تەعالا ئەفەرمێ ولا تنسوا الفضل بينكم، ئەفەرمێ موسڵمانان قەت چاکە یەکتری لەبیر مەکەن، خۆ ئێوە بەس تەنها ئەمە نەبووە بەیەکەوە، یعنی کاتی کە داوایان کردووە تۆ کچەکەت پێداوە چەندێک مەسەلەن ڕێز و خۆشەویستی لە بینتانە بووە، چەندێک محەبەت لە بینتانە بووە لەو ماوەی کە مارەی بڕیوە، یعنی نابێ ئەو هەموو چاکانە هەمووی بە یەک خراپەیان بە یەک شتێک کە بەدڵت نەبێ هەمووی بدەی بە ئاوە. خوای تەعالا فەرمێ دائیمەن چاکەی یەکتریتان لەبیر بێ. ئینسانی موسڵمان ئەبێت چاکەی بەرامبەرەکەی، کەسێک چاکەیەکی بەرامبەری کردبێ نابێ لەبیری بکات. ولا تنسوا الفضل بينكم. خوای تەعالا لە کۆتایی ئاەتەکە فەرمێ إن الله بما تعملون بصير، دیارە خوای تەعالا هەر کاری ئێوە ئەیکەن خوا ئاگادارە و ئەیبینێ و بینەرە پێی.